بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئەزیزان و خۆشەویستان بەرنامەی بەخشی نەم ڕۆگەیشت بە دەڤەری بادینان و قەزای بەردەڕەش و سەد سەبەتە خۆراکی هاوکاری بۆ هەژاران و کەم دەرامەتان لەم دەڤەرەیە دابین کردووە. هەرچەندە ئەم دەڤەرەیە هەژاران و کەم دەرامەتانی زۆرن، بەڵام بەخشین بەردەوام هەوڵەدا هەژارترینیان هەڵبژێرێ بۆ هاوکارێکانی. لەگەڵمان بن بۆ دابەشکردنی سەد سەبەتە خۆراک. زۆر سوپاسی دزگای خێرخوازی بەخشین دەکەین کامڕۆ لە بادینان سەد سەبەتەی خۆراک دابەش کرا بەسەر فەقیر و هەژاران کەم دەرامەت. هیوادارین ئەو دەوڵەمەندانە زیاتر پەرە پێ بدەن بە بەخشین کە زیاتر گەشە بکە. ئەمڕۆ سەد سەبەتای خۆراک لە بەخشین بۆ مە کەمە، بەڵام مەگە زیاتر ئەو دەوڵەمەندانە هاوکاریان کرد زیاتر مەسم بۆ خەڵکە دەکرێت. زۆر سوپاسی ئەو خێرخوازانش دەکەین کەم دابینی کردێ و سەد سەباتایە، بەڵام هیوادارین زیاتر هاوکاری بەخشین بکەن بۆیە زیاتر هاوکاریمان بگەشتنە دەست بادینە. پێشەشی بەخێراتن دەکەم بە تایبەت کارمەندانی بەرنامەی بەخشین و هەروەها کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام لە بۆ دەڤەرەکەمان دەڤەری بەدڕەش لە گوندی بەشیان زۆر بەخێر بێن سامان. بەڕاستی خێرشی گەورەتان گەیشتێ کە بینە هۆکارێک لەبۆی کە دلی فەقیران و ئەژاران خۆش بکەن. بە تایبەت لەو زورۆفێکە ئێستا و معاناتێکە ئەژاران تێکەتینە بەسەبەب نەخۆشی کرۆنەوە ئەو نەمالمانەوە و نەبوونی موسە ئەوسانە بەڕاستی خەڵک زۆر پێویستی بە یارمەتیدان هەیە. دەستخۆشی لەو دەوڵەمەندان دەکەین کە خوای تەعالی پیان داوە کە لەو ماڵی دەبەخشن خوای تەعالی بەرەکەت بێتە مالیان و دەستخۆشییانی دەکەین وی ببنە مایەی قدوە و نمونەش لە بۆ ئەوانەی کە هەتا ئێستا نابەخشن. پێشەشی دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین بۆ هاتنیان بۆ دەڤەرەکەی ئێمە. زۆر پێخۆشحالین بۆ ئەوەیەکەوە سەد سەبەتە خۆراکیان هێنا بۆ منتیقەی ئێمە. داوا لە هەموو خێرخوازان و خۆخشان دەکەین کەوا دەستکار یارمەتی ئێمە بدەن بە لەبەوەی فەقیرێکی زۆری لە منتیقەی ئێمە هەیە. بەڕاستی لە کاتێکی زۆر زۆر باش بوو ئەو کاتێککە هاتن ئەوان تەوزیع کرد بەسەر فەقیران و هەژاران. ئەمڕۆ وەکو نووسینگەی بەردەڕەشی بەخشین هەستاین بەدابینکردنی سەد سەبەتەی خۆراک بە هاوکاری نووسینگەی ئەوروپای بەرنامەی بەخشین. زۆر سوپاسیان دەکەین خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. هەروەها سوپاسی لیژنەی بالای بەرنامەی بەخشینیش دەکەین. ئەوە پرۆژەی پێنجەمین ساڵە لەو سنوورە ئەنجام دەدێت. دووبارە دەستان خۆش خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە و داواکانی لە خێرخوازان زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین کەن تۆی زیاتر ئێمەش هاوکاری و زیاتر هاوکاری و یارمەتیدەری فەقیر و هەژاران بین. بەخشین سەبەتە خۆراکەی دەوڵەمەندان و خۆپێداوان بەخشین بەدەستێکی ئەمین گەیاندی بەدەستی هەژاران. بێگومان هەژار و کەم دەرامەت لە تەواوی هەرێمی کوردستان زۆرن، بەڵام بەرپرسی نووسینگەکان بەردەوام هەوڵ دەدەن هەژارترینیان هەڵبژێرن بۆی هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشینیان بەدەست بگات. لە درێژەی کار و پرۆژە و چالەکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ ئێمە لە نووسینگەی خەباتی
دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەستین بە دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەت و فەقیر. دیارە ئەنجومەنی خەباتی کۆمەڵی ئیسلامی ساڵانە بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەست دەکەین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی فەقیر و هەژاری سنوورەکەمان. الحەمدوللا بۆ ئەو ساڵیش توانیمانە 100 ماڵی فەقیر و هەژار بەسەر بکەینەوە و سەبەتەی خۆراکیان بەسەردا دابەش بکەین. دیارە سەدەقە فەزل و سوود و گرنگی تایبەتی خۆی هەیە، بە تایبەتی لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆدا کە قەیرانی دارایی بەرۆکی حکوومەت و خەڵکی گرتووە، داوا لە خەڵکی خێرخواز و خێرمەند دەکەین کە زیاتر دەستگرۆیی فەقیر و هەژاران بکەن، یان ئەو سەدەقە و هاوکارێکە هەیەە تەسلیمی دەستێکی ئەمینی وەکو دەستگای خێرخوازی بەخشینی بکەن بۆی بتوانین زۆرترین سەبەتەی خۆراک، زۆرترین هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەین کە ئەو ساڵ دەستگای خێرخوازی بەخشین وەکو چەترێک بۆتە سێبەر بەستەسەری خەڵکی فەقیر و هەژار. هیوادارم لە هەموو خەڵکی کوردستان، هەرێمی کوردستان و ئەوانی دەوڵەمەندەکان بەعکس و ببەخشن بۆ بەخشین. بەخشینیش هەر دەستێ بە هەموو شێوەیەک بە فەقیر و هەژار و دەبەخشێ و سەبەتەی خۆراک خاص لە ئێستا لە مانگی ڕەمەزانە و نەخۆشیی پیس یعنی ئێستا بەرۆکی زیانی گرتووە و ئێمەش زۆر پێخۆشحاڵین بەو کەناڵ و بەو برابڕێزانەی بۆ کارمەندانێک بێ هەستانە ئینشاءڵڵا خوا جەزای پاداشی بداتەوە، خوا جەزای پاداشی هەموو دەوڵەمەندێکی بداتەوە، خوا جەزای پاداشی ئێوەش بداتەوە کە لە پێستانە بەو سەبەتە خۆراکەی عیساکانی خوا ناجاتان بکە، خوا بەسەرتان بێخی ئینشاءڵڵا، خوا دین و ئیمانتان کامل کە یا ڕەبی. سەرەتا دەستخۆشیێکی گەرم هەیە بۆ دەستگای بەخشین لە کاتە تەنگەکار و لە کاتە ناخۆشیەکان کا بە هاوکاری قەزای خەبات و دەوروبەری دێتن گوند بە گوند و شار بە شار لادەیەکان دەگەڕێتن بۆ ئەوەی یارمەتی فەقیر و هەژارەکان بداتن. بەڕاستی پیاوانەی جێگای تەنگانەنا داواکارم لە خوا پێداوان کەوا بتوانن یارمەتیەکی زیاتر و باشتر بۆ دەستگای بەخشین بکەن، لەبەرەوەی ئێستا دەستگای بەخشین ئاگادارم زەقتێکی زۆریان لەسەرە، لەبەرەوەی هەم خەڵکەکە ئەو فەقیر و ئەوی وەسەتەکەش هەموو هەربووتە فەقیر لەبەرەی بەواستەی نەخۆشی کۆڕۆنا ئەو خەڵکەی کەوا لەماری بێ ئیشکرایە و بێکاسبی مایە بەڕاستی زەقتێکی زۆریان لەسەرە. داواکارم لە خێرخوازان هاریکاری دەستگای بەخشین بکەن. دەستگای خێرخوازی بەخشین یەکێ لەوانەیە کە بەڕاستی ئەو پرۆژەی دەستداتێت کە پرۆژەی دابشکردنی خۆراکە. ئێمە لە مانگەکانی مانگی ڕابردوو زیاتر لە 8,000 سەبەتی خۆراکمان دابش کردووە، لە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزیش دیارە ئێمە زیاتر لە 2,000 سەبەتەمان دابین کردووە بەسەر قەزا و ناحیەکانی هەولێر و سلێمانی و دەوروبەری.
دیارە ئێمە لێرەوە سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین کە هاوکاریەکانیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین و نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش بە ئەمانەتەوە ئەو خۆراکانی پێدابین دەکەین و یاخود دروستکردنی خانوو لە مانگەدا کە بڕیارمانە سەری داوە کە پێی دابین بکەین و وەروەها هاوکاریکردنی کەماندامان و نەخۆشان کە هاوکاریان بکەین لێرەوە ئێمە سوپاسیان دەکەین پێیان دەڵێن خێرخوازانی خۆشەویست ئەوە هاوکاریەکانی ئێوەیە کە ئەوە دەبینن شار بە شار و پرۆژە بە پرۆژە و بەرنامە ئێمە دابەشی دەکەینە سەر خەڵکی هەژار و نەدار و لێرەوە سوپاسان دەکەین داواکاری لەخوای پەروەردگار پاداشتی خێری خێرخوازان بداتەوە و پاداشتی خێری ئەو کەسانە بداتەوە کە هاوکاریەکانیان دەگەن لای ئێمە سەرپەرشتی دەکەن و هاوکارانی دەستگای خێرخوازی بەخشین سوپاسان دەکەین لەگەڵمان بەردەوام بن بەوەی بەخشین بەردەوام بێت. بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بوو بەسەر بەشێک لە هەژاران و کەم دەرامەتانی قەزای خەبات کەوا ئەو جارەش دەستگای خێرخوازی بەخشین توانی سفرەی ئەو ماڵانە گەرم بکاتەوە کەوا پێویستیان بە خۆراک و هەروەها لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا پێویستیان بەوەی بوو کەوا ماڵەکانیان گەشاوە بێ و سفرەکانیان گەرم بێتن لە ڕێگای خێرخوازانەوە بەدەستێکی ئەمینەوە سەبەتە خۆراکەکان دابەش کرا لە قەزای خەبات.